الو عزیزان خۆشەویستان هونەردۆستان دیار ئەمشەو ئاهەنگێکی خنجیرانە ساز دەکەین لەیەکی تاری 2018 ئەمشەو ئەو ئاهەنگێت ساز دەکەین لەسەر پەرستیاری ئەم ئاهەنگە شێرەکەی بەرەتیانە کاکە وریای خۆشەویست و کاکە کارۆی خۆشەویست پێشکەشکە بە برایەکانی کاکە تەنیا و کاکە دەریا و دەشتی و پێشکەشە بە کاک سەربازی بەریتانی و کاکە کەیوان شێرەکەی بەریتانیا و کاکە عەمە دیبال و هەروەها لەگەر کاکە ڕێکە مەخموری و ئاپۆ کۆماندۆ و پەیجی بەتەمای خوای وهروها لە شەرەفی ئەو برادرە خۆشەویستانە ئاهەنگە دەڕازێتەوە کاکە ئارە دەربەندی و لاندۆ بەریتانی و سامەی نۆتدوی لەندەن کامەران خوشتەپەیی و زەرگۆ تاقانە فەرمو لەگەر ئۆرگژەنی بەتوانای شاری هەولێر کاکە سەرنگ عازی خۆشەویست وێنێر گوری بەتوانای شاری هەولێر کاکە هەڵمەتی خۆشەویست و برادی چوو تاقای جەنازەرێک وات فەرمو Yanu bir mesken vamgasar bir yanu bir mesken vamgasar tu boy wadela melker lazim betma dara 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 tu boy wadela melker lazim betma ودربا درا 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 جيل ولاده يا لا يا 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 لا تاتهم لو دول يا جدانا عيدك عيتون بيهم لو دول يا جدانا عيدك عيتون بيهم لا تنال دواي بالوي واي كتب بيسر بيهم توبي وادي لا ملك يا 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 لجين متمادر توبي وادي لا يا ملك يا 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 نسوى داربا دارا 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 دين ولادو يا دا يا 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 لا تسوى الضبال زينك بو بديت زينك بو زينك بو الضبال زينك بو بديت مولاري تبقى
بكوسم بدنت بكوسم أولاي لمين يا بلوسم ولا إيمان لو علي عزيز زمان وتركي